سڵاو لە ئازان و خۆشەویستانی تۆڕی میدیایی ڤار لە هەر شوێن و جێگایەکەن سڵاوتان لێبێتم کاتتان باش بێت. سبەی کاتەکانی بەرەبەیانی پێنجشەمە 5 سی 2026 کەشێکی ناسەقامگیر لە بەشێکی ناوچەکانی کوردستان دروستە بێت کە کاریگەریەکەی ناسەقامگیری دەریای ڕەشە لەسەر ناوچەکانی کوردستان لە پارێزگای هەولێر و سلێمانی و هەڵەبجە ئەگەری بارینی بارانی ناوبەناوی زستانەی هەیە کە بڕەکە 1 تاوەکو 5 میلیمتر بارانە بێ. وەروها بەهۆی دابەزینی پلەکانی گەرماشەوە لە ناوچە شاخەکانی پارێزگای سلێمانی و دەڤەری باڵەکایەتی و ناوچە شاخەکانی پارێزگای هەڵەبجە ئەگەری بارینی بەفر هەیە بە دووری نازانن بێتە نێو گەڕەکە بەرزەکانی پارێزگای سلێمانیش. وەروها لە قەرەداغ و پیرەمەگروش ئەگەری بارینی کڕێوە بەفر و باران بە تێکەڵی هەیە. لە ئیدارەی سەربەخۆی سۆران و ڕاپەڕین شەپۆلەکە لاوازە و ئەگەری نمەبارانی کەم هەیە بە شێوازێکی ناوبەنا و زۆر لاواز. و هەروەها لە دهۆک و کەرکووک شەپۆلەکە لاوازە ئاسمان زیاتر هەور و هەتاوە بێت ڕەنگە لە هەندێک کاتی کەم نمەبارانێکی کەم ببارێت و لە گەرمیانیش کەشوهەوا هەور و هەتاوە و هەندێک کات ئەگەری بارینی بارانێکی کەم هەیە بە تایبەتی کاریگەریەکەی زیاتر زاڵە بەسەر ناوچەکانی باکوور و خۆرهڵاتی گەرمیانەوە. و کاریگەری ئەم ناسەقامگیری کەشوهەوا بەگشتی تاوەکو کاتەکانی سبەی شەو بەردەوامە پاشان بەگشتی کۆتایی پێدێت و لە شەودا کەشوهەوا زیاتر هەست بە ساردیەکرێت و ئەم سەرمایشکە لە هەرێمی کوردستانە هەیە هەتاوەکو یەکشەمەی هەفتەی داهاتوو بەردەوام و پاشان پلەکانی گەرما کەمێک ئاسایە بێتەوە. شەپۆلی داهاتووی بارانبارینیش ئەکەوێتە نێوان 8 مانگ هەتاوەکو 9 مانگ لە ناوچەکانی هەرێمی کوردستان. والله ئەعلەم هەر شاد.